بتوانین سوودمەند بین لە کاتەکانمان و بە تایبەت بۆ خوێندکارانیش ئێمە باس لەواکەین چۆن خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان کە لە ئێستا تاقیکردنەوەی کۆرسی یەکەمیان هەیە و دواتریش کە نزیکی لە تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ ئاخۆ چۆن کاتەکانمان ڕێک بخەین لەگەڵ ڕۆتینی ڕۆژانەمانە بیگونجێنین. پێمە خۆشە گفتوگۆی زیاتر سەبارەت بەم بابەتە بکەین لەگەڵ میوانەکەمان. زۆر بەڕێز مامۆستا هەتاو هەمەوەندی کە بەڕێزیان ڕاهێنەری گەشە پێدادی مرۆین. سڵاو لێبێ و بیانیت باش مامۆستا. سڵاو لێ هەوەش بیانی هەوەش باش زۆر دەستان خۆش بێ بۆم بەرنامە جوانە. زۆر سپاس مامۆستا. لەگەڵ درێژبوونی شەو و کورتبوونەوەی ڕۆژەکاندا ئێمە چۆن کاتەکانی خۆمان ڕێک بخەین بۆی بتوانین سوود لەو کاتەکەمەی ڕۆژ وەربگرین کە لە ئێستادا هەیە. سەرەتا باسی کات بکەین بزانین کات چییە. ئێمە بۆ ئەوەی بتوانین کات بەکاربێنین بە شێوازێکی ڕاست و تەندروست ئەبێ لە کات تێ بگەین کە گرنگی کات چەندێ بوونی هەیە لە ژیانمان و هەر خۆی کاتیش گرنگترین شتە لە ژیان و هەر لەبەرەوەشدا ئەگە تۆ سەیکەیتن خوددا کە کاتی بەخشی بە کەسەکان کە بەخشی نەیبەخشی بە کەسێک ئێستا بۆ نمونە پارە و مادە و زۆر شتی تر حتا تەندروستی سەیرەکەیتن لە کەسێ بۆ کەسێت تا کەسێتر فەرقەکە هەیە تەندروستی زۆر باشەیە تەندروستی زۆر خراپە هەیە سەیرەکەیتن پارەی زۆرە هەیەنیەتی هەرچی شتێک خوددا بەهینێ تەوزیعی کردبێ ئیلا کات نەبێ کات کە خوددا تەوزیعی کرد بەسەر هەمومانە بە یەک لەسەر یەک ئاسێ بەخشی پێمان ئەویش بۆ لەبەرەوەی کات زۆر گرنگە یعنی تۆ بۆ ئەوەی ئەم ژیانە بڕاتەڕێەوە ئەبێ کات هەبێ ئەگە کات بۆ سێ زەمە شتێکەوەسێ فبۆ ئەوە هەر کەسێک لە ژیانی بۆ نمونە ینی ئێمە هەمومان هەر قوتابینە هەمومان قوتابین لە قوتابخانەی ژیان یعنی ناکرێ ئێمە سەباز بەس قوتابی بکەین چکم هەمومان قوتابین لە قوتابخانەی ژیان هەمومان دەبێت باش لە هەر قوتابیەکیش بێ باش تێبگات تۆ ئەداەت چۆن ئەداەت هەبێ چۆن دەورت هەبێ لە ژیان بۆ ئەوەش تۆ دەبێت تێبگەی لە شتە گرنگەکانی ژیان یەک لەو شتە گرنگانەوە گوتمان کاتە ینی منەگە نەزانم کات شێولێ تێنەگەم واتە من ناتوانم نەبەکاری بێنم بتوانم لەگەڵی ڕۆژانم بکەمە سەر بەرنمەیە کە خۆم سوودی لێ ببینم کەسەکانی دەوروبەرشم سوودی لێ ببینن ئەجا بۆ ئەوەش دێن باسی قوتابیانەکەین و باسی ئەواکەین چۆن قوتابی بتوانێت سوود لە کاتەکانی وەرگێ ئێمە هینێکی زۆر جوانمان هەیە وەک معادلەیەکمان هەیە ئیدەین بە هەموو قوتابیە کە دێن ئستیشارەمان لێ وەرەگرن چۆن ئێمە سوود لە کاتەکانمان وەرگین چۆن بتوانین بخێنین و سەعیمان هەبێ بەبێەوەی هیلاک بین بەبێەوەی تەندروستی نەفسیمان تێک بچێت یەک شتێک هەیە ناوی ئەڵێن 2/24 و 24ش ناقص خۆی یعنی چۆن یعنی ئەگەر ئەمە تۆ بەکاری بێنی 2/24 یعنی چی ئەگە 2/24 کات چەند نکات ئەگە 2/24 کرد 48 یعنی تۆ بۆت هەیە هەر کاتەکەی خۆت بکەی بە 48 کاتژمێر هەر بۆتیش هەیە کاتەکەی خۆت ناقص سفر کەیفی سفرەکەی کەواتە یعنی چۆن یعنی کەسێک هەیە سەیرەکەی ئێمە با ئەوەش بزانین دوو جۆر کاتمان هەیە کاتێکی ئیفتیرازی کاتێکی ڕاستەقینە کاتە ڕاستەقینەکە چێستە بۆ نمونە تۆ لە شاری کەرکووک تۆ لە شاری کەرکووک هەمومان ئێستا خەڵکی کەرکووک ئێستا ئەم کاتە ساعت چەنە ئەم کاتەی ئێمەتیاین 9 شتێکە ئەگەر بڵین 9 دقەیە تۆ لە هەموو کەرکووک خەڵکەکە 9 دقەیە سە لە لای کاتژمێرێک حساب کەسەری ئەبێتە 10 دقە تۆ لە 9 دقەوە بۆ 10 دقە هەموو خەڵکەکە لە کەرکووک ئەم سەعاتەی بەڕێخست ئەوە پێوترێ کاتی ڕاستی کاتی ڕاستەقینە یعنی ئەو کاتە هەمومان تێپەڕێکەین بەبێ جیاوازی ئەوەش وە گوتم یعنی خوددا بە یەکسانی درستی کە کاتی بەخشیوە پێمان بۆ ئەوەی هەمومان یەک سوودی لێ ببینین چکۆ گرنگترین شتە لە ژیانمان وەک باسمان کرد دێنە سەر باشە ئەی کاتی افترازی چییە بۆ نمونە تۆ لە 9 دقەوە بۆ 10 دقە توانی دوسێ شتکەی بە یەک کات تۆ لێرە چیت کرد فی دووت کرد یعنی کاتەکەت مزاعف کرد هەشە لە هەمان کاتە لە 9 دقەوە بۆ وەکوتمان 10 دقە هیچی نەکردووە تەنانەت لەوەی لەسەر مۆبایلەکەی دانیشتووە بەس تەسەفوحەکە بەبێەوەی بزانێ چی ڕوەدا چی ئەبێت بەبێەوەی بزانێت تۆ ئەم کاتە بەڕێواڕوە بەڵام تۆش تەمەنت لی کەمەوا بێ ئەبێ من ئینسانیش بەوە وجودی ئەدائی خۆی یعنی بە خەڵکەکە پیشانەدا و بە خۆشی پیشاندا کە من ڕۆژانە بزانم چیمەوێت چی یەکەم بۆ چۆ ئەگەم من ناکرێ بەس بژێم یعنی حتا
ڕێزم هەیە بۆتان ئێمە یەکێ لە فەرقە گرنگەکانی بینی ئێمە و ئاژەڵ ئەوەیە کە ئاژەڵ دروست بووە بۆ غەریزە و بۆ ژیانێکی خواردن و خەوتن و ئەم شتانە زاوزێ بەڵام ئینسانەکان تاکەکان نا لێرە ڕاستە ئێمە لەوەیە زاوزێکین بۆ ئەوەی ئیستیمراریەمان هەبێ بەردەوام بوون ئەخۆین بۆ ئەوەی هەمان کات بەردەوامون و بوونمان هەبێ بگەین بە هەدەفەکانمان لە هەمان کاتە ئەخەوین بۆ ئەوەی ئیسراحەتکەین بۆ ئەوەی ڕۆژ یەکتر هەڵسین لەسەر و نێوە دەست پێ بکەین بزانین چیەکەین و چۆنەگەین بە خەونەکانمان ئەوە فەرقە لە بینی مرۆڤەکان و ئاژەڵەکان ڕێزم هەیە بۆتان دێنەوە سەر قوتابی لە سەرەتاوە ئەگەر هوەری بەکارهێنانی کاتی نەزانی بێ کەمێ زەحمەتە کە لە ئێستاوە فێر بێ بەڵام زەحمەتە مستحیل نییە ئەتوانێ بیکە ئێستش یەکەم شت ئەبێ ئەوانەی فێر نەبوونە چکم ئێستا من ئەوانەی دێنە لام زۆربەیان ئەڵێن ئێمە نەمانتوانی وە کات بەکاربێنی لە ژیانمان بە شێوازێکی تەندروست فدەین باس لەوە ئەکەین یەکەم شت تۆ ئەتەوێ فێر کاتی تەندروستبی ئەبێ وەکو قوتابیە هەفتەیە بۆ خۆت دانێ کە تو وەک چۆنڵێن خۆت کەیتە ژێری چاودێریەوە لەم هەفتەیە دەبێت تۆ بزانی کە ئەبێش زۆر شت لە ژیانت بگۆڕی ئەویش ئەوەیە من وەکو ئستەوتان تاقیکردنەوەکان نزیک بوونە زستانە هەر دەم هەر قوتابەیەکە کەیتەوە ئەڵێ وەڵام من خەوم دێ وەڵام من گەرمە و وەڵام من باشە بین بزانین ئێمە چی وامان لێکا سوود لەم کاتە وەرنەگرین و چی وامان لێکا لە زستان بێزار بین تۆ هەر کات نییە کاتیش کە تۆ بۆ ئەوی جوان بەکاری بێنی پەیوەستە بە زۆر شتەوە لە ژیانت بە زۆر بەرنامە کە تۆ لە ژیانت بەکاری دێنی ڕۆژان چکم ژیانی ئەمە بریتە لە کۆمەڵی بەرنامە دێن من ڕۆژانە حتا لە قورئانە خوا ذکری کردە کاتی سەحەر یعنی چی کاتی سەحەر بە کوردی خۆمان یعنی کاتی بەرەبەیان ئەڵێ لە سێ بەشی شەوە بەشەکەی کۆتایی کە یعنی سووتترین کاتە بۆ ئەوەی تو بتوانی سوودێکی زۆری لێوەرگەی کە بتوانی زاکرەتی لێ تەنشیدکەی تەفعیلیکەی ئەویشکەیە پێش فەجر پێش بانگدانی بەیانی بە تقریبا 2 ساعات نزیکەی ئەو 2 ساعاتە هەر قوتابیەوە بزەم هەمومان ئەو 2 ساعتەمان هەیە هیچ کامێکمان نیە ئەو 2 ساعتی هەبێ باشە دین چۆن هەیەڵێ من مامۆستاخە ناتوانەوە 2 ساعتا لەسم خەوم لێکەوێتەوە بۆچی وتمان هەفتەیە بدە بە خۆت هەتا بەرنامەکەت لە سەر و نێوە دەست پێکەیتەوە بە شێوازێکی تەندروست تو ئەو 2 ساعتە کە هەستایی تر دوای ئەوە خوێندنەکە تەواو کرد ئەچی خۆتە گۆڕی و بۆ قوتابخانە ڕۆی دوای ئەوە کە دەیتەوە بێمەوە چۆن دەست پێکەمەوە کاتی زستان تەسیر لە کاتەکەم نەکات چکم خۆتان نەزانن ڕۆژ کورتە کە هاتەوە ئەو قوتابیە ڕۆژ کورت بێ کورت نەبەیەکێ لە شتەهەڵەکانی کە قوتابیەکە ناخەوێ پشوو نادا بەخۆی ئەم هێشکە پێویستی بە پشووە کە تو بۆ ئەوەی بتوانی سعید بەردەوام بی لە سعید هەر هاتیتەوە لە قوتابخانە شتەکانت دانە لەبان بزانە لە چۆ ئیتر ئەخێنیت تەیبڵەکە تو بەجێ بێلە بڕۆ بخەوە 2 ساعات 2 ساعات خەوتی استراحەتت کرد دوای ئەوە هەستە بزانە بەرنامەی ئەو ڕۆژە چی بوو چکم کێشەکان بەس لە کاتنی کێشەکان لە جۆری سعیەکانن ئەم قوتابیە دێت چیەکات با بڵین مامۆستا لە قوتابخانە کۆمەڵێ سەحی کۆمەڵی هینە بەرنامەیە داتێ و کۆمەڵێ هۆمۆرکێ داتێ لە بڕۆ ماڵ بیکە ئەو تەلەبەیە دێتەوە ئەڵێ ئەم هۆمۆرکە من ئیستەنیمە دوای هەفتەیە تر دێتەوە با بڵین ئەو دەرسە بالی گەڕم جارێ کەی کاتی هات ئەی خوێنم یان سەیرەکەی مامۆستا شەرحێکی بۆی کردە ڕوونکردنەوەیەکی بۆی کردە ئەوەڵێ چی ئەڵێ نا منە ڕۆمەوە ماڵ ئێستا ئەم ڕوونکردنەوەی کاتی نییە چکم جارێ ماومە لێگەڕم بۆ کەی هاتەوە تۆ ئەمە ئێمە هەم شتێکمان هەیە پێ وترێ زاکرە قەسیرەت المەدا زاکرە بەعیدەت المەدا قەسیرەت المەدا یعنی لە پێشەوەیە هەرچی شتێت تۆ لەبەر کە یان هێکێک کە شتێکت بۆ ڕوونەوەکە ئەچێتە ئەوێ دوای ئەوە پێویستی بەوەیە خۆت ئیشی لەسەرکەی موارەسەی لەسەرکەی بە چەند ڕاهێنانێک و بە چەند وەک چۆن وتمان مراجعەکردنیە بیکەیتە ئەوەی دواوە کە بەعیدەت المەدا ئەویش بچێتە ناوی هیچ کاتێ دەرناچێتە دەرەوە جارێکتر تەواو ئەو معلومەیە ئەچەسپێ کە دێن ئەم قوتابیانە چیەکەن هەڵەکەیان ئەڵێ من ئەگەر وەکوتم بە دوای بخەم بچون بەسەر شتێک کە تازە بەیانی دەست پێکا هەمە نە تۆ هاتی تۆ ماڵ بە تایبەتی
ئەو مادانەی کە وەک ڕاضیات وەکو با بڵین زانست ئەمانە پێویستی بەوەیە تۆ یەکسەر لێرەوە وەک گوتمان بیبێ بەدواوە بە ذاکرەت بەعیدەت المەدا فبۆ ئەوەش تۆ دەبێ بێتەوە یەکسەر دواوی استراحەتت کرد دەست بەم شتە بکەیت و وەک چۆنەڵێن کەمێ ئیعادەتهین بکەیتەوە کە وەک وتمان چکم ئێمە مەرحەلەی فێربوونمان هەیە مرحلەی دوای ئەوە تعلممان هەیە دوای تەذەکر تعلم چیە یعنی فێربوون یەکەم جا تووک ئەو کەسە فێرتەکە دوایەوە خۆت دەی خۆت فێرەکەی ئەی چەسپێنی دوای ئەوەش بێتەوە بیرت ئەمە ناکرێت و ئەمڕۆ ئەو شتە دووەرگرت بەجێ بێنی بۆ چەند ڕۆژتر حتا دوایەوە دەیتەوە سەری ئەو کات تەلەبەکە بێتەوە دەقات لێ هیلاکبوون و سەعێکی زیاتر واتە لێرە تو چیت کرد کاتەکەی خۆتت فی صفر کرد بەڵێ مامۆستا گەبین باسی ئەو خوێندکارێک ڕەنگە هەموو مەسئولیت و هەموو بەرپرسیارەتێکی تەنها خوێندنەکەی بێت و تاقیکردنەوەکان بێت ئەگەبین باسی دایکێک بکەین کەەوە ڕەنگە ئیشی دەرەوەی هەبێت 5 ساعاتێک لە دەرەوە بێت کار بکات دواترە گەڕێتەوە بەرپرسیارەتی ماڵەوە و مناڵەکانی و هاوسەرەکەی و ئیشی ماڵی لەسرە دواتر کاتی نامێنێ بۆ خۆشی ئەخۆ چۆن پلاندا بنێ بوویکەوە کاتەکانی ڕێک بخە هەم کاتی هەبێ بۆ خۆی هەم بۆ خێزانەکەی بوو ئیش و کارەکەشی بە هەمان شێوە بەڵێ زۆر جوانە ئەو ئافرەتان سازانی زۆری ئافرەتەکان ئیشی دەرەوەیان هەیە و ئیشی ماڵەوەشیان هەیە ئێمە ئەگەر بێت و بمانەوێ سوود لە کات وەرگین و بێت و بمانەوێت کاتمان ڕێک بخەین زۆر ئاسانە وەک گوتم بەس تەنانەت بدایەت کەمی ڕاهێنانێوێ یعنی خۆت ڕابێنی ئەوەش وا لە خەڵکەکە کە نەگۆڕێ ئەو وەک وتمان هەفتەیەک تەوێ بەلای کەمەوە هەفتەیەک دەوێت تۆ لەو شێوازی کە کۆمەڵێ کێشت هەیە لە کات و لە ڕێکخستنی بەرنمەکانت ئەبێ هەفتەیە بە خۆت بدەیت هەتا شتەکانت ڕێکخی دوای بێتە سەر وەک چۆنەڵێن منطقەی ئەمان کە تۆ تەواو گەیشتیتە ئەوەی کە چۆن ڕۆژانە ئیش ئەبێتە ڕۆتینێک و سیستمێک کە بەکاری دێنی ئەویش ئەو ئافرەتە کە دەرەچێتە دەرەوە با بڵین تۆ کارەکەی با بڵین لە بەیانی و هەتا نیوەڕۆ دێیتەوە بەتەکیید هەموو ماڵێک کە سیرەکەی خێزان کۆوە بێ لەسەر سفرە و نانی نیوەڕۆ ئەخۆن و هەمووی دوایەوە پێویستی بە پشووە هەڵەکەی ئافرەتەکانی کەند چییە زۆربەی یان چکوێ مستیشارات زۆر دێتە لامان کە کاتیان ینی بە ناتەندروستی بەکاری دێنن کە تو دێیتەوە ماڵ وتمان پێویستت بە پشووە ئەو پشووە چەنێ بێ کێشەکە ئەلێرە دەست بێکە ئافرەت هەیەڵە من هیچ پشوو ناکەم ئەویش هەڵەیە ئافرەت هەیەڵێ نا پشووەکەم مامۆستا من پشوێکی زۆر باشەکەم پێکەنم سیرێکم وەڵام چەنێ پشوەکەی 3 ساعات 4 ساعات یعنی من لێرە کاتەکەمم خۆم بەدەستی خۆم خنکاندم 4 ساعات بۆ کەسێ لە ڕۆژە بخەوێ زستانی ژستە ڕۆژ کورتە زۆر زۆرە تۆ پشوو ئەم جەستەیە پێویستی بێ کاتژمێرە پشوو بکەیت و بیتەوە کامل قوتی خۆت و هێزی خۆت بە پێڵە مەڵم تۆ پشوەکەی ڕاستە بەڵام پشوەکەت وەک چۆنەڵێن زیادە لە ئەوەی پێویست زۆرە ئەبێبی کەمی کەیتەوە تۆ 2 ساعات ئەزانی بۆ تو چەنێ گرنگە 2 ساعات لێرە ئەتوانی هەستی خەریک خۆت بی ئەتوانی هەستی خەریک کتێبێبی ئەتوانی هەستی دەستی بە ماڵەکە تابێنی ئەتوانی هەستی لەگە مناڵەکەت سعیکەیت بەسەیرەکەی کە فێریانەکەم ئەم دایکە بە تەکید کۆمەڵێ مناڵی وردی هەیە قوتابین لە مەکتب و ئەوانیش پێویستیان بە تەنزیمی کاتە کە پێڵم یەڵاوەرە تۆ لەگەڵ منداڵەکەتە سعاتێ پشوو بدە بە خۆت و بە منداڵەکەت ئەجا دێ بۆ پێکەنین پێمەڵێ ئەخە ساعتەکە کەمە من شەڵێن بۆ ئێڵێ و ساعتە هەرم دیودیوەکە و خۆم لێ ناکەوێ پش لێرە جواب ێدەم وتی ساوەڵام ێدەمەوە پێڵم ئەڵێم شەرت نییە تۆ لەو ساعتەیە بخەوی شەرت نییە بچیتە ناو خەوێکی قوڵەوە پێویستەکە بەس چاوت قەپات دەی گیانت ئەها وەک چۆنەڵێن هێور بیتەوە چاوت هەستکە چکم ئێمە عەقڵینە ئاگامان هەیە عەقڵینە ئاگا ئیشی چییە تۆ کە چاوت نوقاند و کە درێژ بووی تو سرحەتێکت بە خۆتداوەها پێوترێ ئسترخا ئەو عەقڵینە ئاگایە کە هەستی کرد تۆ چاوت قەپادا خەڵاس ئستراحەت گەیشت پێی تێگەیشت مەسەلەکە چییە فتۆ ئەو سەعاتە زۆر زۆر کیفایەتە پێوترێ قەیلولە کە من ڕۆژی بە ڕۆژە ئەبێ قەیلولەکەم هەوێ لە بینی ڕۆژ و شەوە دوایەوە کە هەستام ئەتوانم سەرەکەیتن هەر دەدەخەیە کە هەڵەسیتن وەک چۆنەڵێن کەمێ حرەکاتەکەی
یا هەیەڵێ بڕۆم ینی چی بکەم سعاتێ ریاضە وەرزش کەم نا سعاتێ زۆرە هەر تۆ لە جێی خۆت دەقەتوای هەن لەگە مناڵەکانت کەمێ وشەی وەک چۆنەڵێن ئەها هێزت بداتێ ئێمە ئازاین ئێمە تەندروستین ینی هەتا دایک هەیە کورتە ڤیدۆم بۆ نێرێ لەگە مناڵەکانی وەک کردیانە تەیاریە هەستندەی ئێمە ئازاین ئێمە تەندروستین دەستیان وانێکن سێرەکی ئەو مناڵان هەموو هێڵەسن حرەکەکەن هێڵە بەتانێکاتان زوقەتکەن شتێکی خۆشە سێرێکی هێڵەسن هێڵادەی ئەنجا چی بکەن کە کاوێک بکەن کۆفیەک بخۆن لەگە مناڵەکانت کەمێ پسکی کەمێ شتی وها چۆنەڵێن سووک چکم ئستا ئەوەش بابین باسی بکەین ئێمە بۆ ئەوەی خاصەتەن لە بەتایبەتی لە کاتی زستان لە کاتی زستانە تو پێویست بەوەیە بزانیت چۆن جستەی خۆت ڕابێنی لەگە زستان ئەویش ئەوەیە دووشت هەیە زۆر دژمانە لە زستان دەبێ ئاگاداری بین ئەویش کاتی کە شوێنەکە وەک بڵێ زۆر هەڵماوی و گەرمە ئەوە بۆ ئێمە بۆ تەندروستی ئێمە باشنێ خاستەنەوانەی کە پێویستیان بە وزەیە ئەگە دایکەکان ئەگە قوتابیەکان ئەبێ شوێنەکە زۆر تەندروست بێ یعنی زۆر سارد نەبێ چکم هەیە ئەوەش هەڵەیە کە حەزەکەم لە بەرنمەکەی ئێوە هەموو کەسێ بیزانێ هەیەڵێ من حەزەکەم شوێنەکەم سارد بێ قوتابی دێتە لام ئەڵێن بۆ ئەڵێ بۆ ئەوەی ئەڵێن ئەگە سەرمات بێ و گەرمات نەبێ ئەها عقلت ئاکتیفە بێ چکم بە سەرما نا ئەوە دوورە لە ڕاستی من یەکەم نابێ جستم زۆر بکەمە شوێنێکی گەرمەوە چکم خمولم تووشە بێ دووەمیش نابێ جستم کەمە شوێنێکی زۆر ساردەوە بۆ ئەمە زۆر کەس نایزانێ ئەویش چییە کە تو سەرمات بوو زۆر جستت دایمەن حرارەی خۆی بەرزەکە گەرمایی خۆی پلەی گەرمایی خۆی بەرزەکە بۆ ئەوەی سەرمات نەبێ نەخۆش نەکەوی کەواتە چییە بێ لێرە تۆ هەر جستە هەر ئیشکە خۆی گەرمۆکە ئیشکە خۆی گەرمۆکە توش سەرماتە عقلت بەوە مەشغولە بێ وای لێ دێ بەرەو تەرکیز ناڕوە نە بەسەر ئیشەکانت نە بەسەر کارەکانت نە بەسەر سعیەکەت ئەگەر تۆ قوتابی یان دایکێکی لە ماڵەوە پێویستت هەرچی چۆنێ بێ بە وزە و بە تەرکیزە کە لەگەم مناڵەکانت لەوەی خۆت دانشی سعیان لەگەڵەکەی باشە مامۆستا عفونکە نزیکە بینەوە لە تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ بۆ پۆلە یان خۆت بۆ قوتابخانەکان و لە ئێستاشدا بەشێک لە خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان تاقیکردنەوەی کۆرسی یەکەم ئەنجامەدەن پێویستە خوێندکار چۆن کاتەکانی خۆی دابەشکە بۆ سعیکردن بۆی بتوانێت نمرەیەکی باش بەدەست بێنەوە لە ئێستاشدا کە ڕۆژ کورت بووە ئێمە دوو جۆر قوتابیمان هەیە یەکەم جۆر ئەوە ئاسانە وەک بڵێن کاتی خۆی دابەشکە بە شێوازێکی تەندروست ئەویش ئەوەی کە ڕۆژانە ئیشی خۆی کردووە چکم تۆ کە دیتەوە لە وتمان لە قوتابخانە سعیەکانت تەڕاکمی نەکردوێ لەسرت ئەوە زۆر ئاسانە بەڵام دینە جۆری دووەم ئەو قوتابی کە ڕۆژانە سعیەکانی هەمووی خڕۆ بۆ بەسەری کە دێت کاتی تاقیکردنەوە بەڕاستی دەرحەق ینی ئەو کاتێک کە بەدەستێتی دەرحەق ناتوانێ پێی ناکرێ ئەویش پێیان ئەڵێم ئێوە هەڵە تێگەیشتون لە شەوەوە حتا بەیانی دانیشن ئەخێنن بەیانی هەڵە ئەچێتە سەر ئەڵێ من هەموویم کردەوە و هەموویم لەبەر کرد بەڵام کە ئەچێتە سەر وەک چۆن ئەڵێن کاتی تاقیکردنەوە و لەبەردەمی لاپەڕی تاقیکردنەوە کە هەیە سیرەکەی هەمووی لەبیرە چێتەوە ئەنجا دەرەچێت توش سترێس دێ ئەڵێن بۆ لەبیرتەوە چۆڵێ نازانم زۆر باش سعیم کردبوو ئەگەر جۆری یەکەم یان جۆری دووەم لە قوتابیەکان ئەویش کێشەکە لەکوێیە تۆ ئەبێتن پێش ئەوەی تاقیکردنەوەکەت حازر بی بۆی دەبێت خەوت هەبێ ئەبێ پشوێکی چاکت هەبێ ها پێش نەختێ باسمان کرد پشو زۆر گرنگە چکم ئێمە زاکیرە پێویستی بە ئیسراحەتی جەستەیە بۆی بێتەوە بیری ئەنجا تو ئەو قوتابێ دەبێ وەک وتمان کە با بڵین لە قوتابخانە دێتەوە ئەبێ خۆی حازر کە سەعاتێک پشوو بدا دوای ئەوە سعیەکانی بکە حتا بزانە شەوی درەنگ لە 12 بە دواوە کارەساتە قوتابی بخێنێ بە هیچ شێوەیە سوودی لێ نابینێ لەوەی ئەو داقەیە لە بەرێکا بەڵام لە چۆتمان لە زاکرەی پێشەوە کە نەچۆتە پشتەوە کە منیش نەچێتە پشتەوە بە تاکید بەیانی لەبیر مەچێتەوە بۆیە سەیرەکەیتن پێویستی بەوەیە بەیانیان هاتەوە لە مەکتەب دوای ئەوە دەست پێ بکە خوێندنەکەی بک بخەوێ خوێندنەکەی دەست پێ بکە حتا بەڕای من 12 درەنگە ئەوە ئێماڵین زۆر دا 11 کۆتایی بە هەموو سعیەک بێنێ بڕوا بخەوێ وەک وتمان ئەڵێ ما مستاخە خەوم پێ ناخەوم ناتوانم فێر نەبوومە وتمان تۆ هەفتەیەک تەوێ هەتا کۆمیسە باشە خۆشبەختانە هێشتا ئەوانەی جویان لێتانە بێ و جویان لە منە بێ هێشتا دەستی پێ نەکردووە ئەو هەفتەیە توانن فریای خۆیان بکەون تۆ بێ بە حەخیلال هەفتەیە بەرنامەکانت لەسەر و نێوە تەنظیم کردبێ کە دێ ئەم بڵین خەوتی تۆ 11
12 لە ناو جێگای خەوتویتە ئۆڕێدی سعات چەند هەڵەسم سعات 4 هەڵەسم 3 هەڵەسم 3-4 سعات ئەگەر بخەوم بە مەزبوطی من بەشمەکە دوای توانم لە کاتی هۆڵیدەی و عوتڵە تعویزی بکەمەوە یعنی ئەکرێ من کاتی سعی و ئیمتیحانەکان کەمێ خەوم کەمەوە کەم بەڵامە بێ هەبێ ناکرێ من هەموو ڕۆژێ قوتابیەکان چیەکەن هەموو ڕۆژەڕۆن بۆ مەکتب وەگوتمان هەتا بەیانی دانیشتووە دوایەوە چیەکات ئەگەڕێتەوە ماڵە خەوێ حتا مەغریب یعنی ئەو خەوەی مەغریب چنێ بیخەوی هینت ناکە زاکرەت تەنشید ناکاتەوە هەر پێویست بەخەوە بێت چکۆ خدا وای کردووە ئێمە شەوان خەومان گرنگترە لە ڕۆژ و خەوی یعنی پشووی ڕاستی کە لە خەوە وەریگری سوودمەند بیلەی دەبێت کاتی شەوان بێت دەستخۆش مامۆستا سپاس بە ئامادەبوونت سپاس بۆ هەموو زانیاریەکان زۆر سپاس بۆ مامۆستا هەچاو هەمەوەندی کە بە ڕێزیان ڕاهێنەری گەشە پێدانی مرۆین زۆر باشە بە